دەستان خۆش بێ دەستان هەر خۆش بێ ماندوو نەبن هەر لە خۆشییا بن زۆر بەخێر بێن بەخێر بن خۆشەویستان ئەزانین کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی مناڵانە بۆیە لێرەوە پیرۆزبایی لەسەر جەم مناڵانی کورد و مناڵانی جیهانی ژەکەین بە هیوای ئەوەی کە ئەم ڕۆژە بە بەرزی و بە نرخ ڕابگیرێت تاوەکو بتوانن مناڵان بە شێوازێکی باشتر خزمەت بکرێن لە هەموو بوارەکانە بەبێ جیاوازی و ئەوان ئایندەی ئێمەش ئەمڕۆ وەکو دەستگای میدیایی کورسات پێمان خۆش بوو کە کۆمەڵێک مناڵی ئازیز و خۆشەویست و بەتوانە و لێهاتوو کە ئەوانیش گروپی تیپی هوەری مناڵانی سلێمانین کامان کۆنسێرتێکیان ئامادە کرد و سازیەکەن بۆی کە بتوانن ساڵانە ئەم ڕۆژە بە بەرزی ڕابگرن بێگومان ئەم تیپە چەند ساڵێکی زۆر خزمەت بە بواری مناڵانەکە ئەمیش لەسەر دەستی مامۆسایەکی ئازیز و خۆشەویست مامۆسایەکی خەمخۆر مامۆسایە کە هەمیشە بەبێ ئەوەی بێزار بێت ماندوو بێت بەبێ ئەوەی کە مناڵان لەوانێ جیهانێکی جیاوازتر بن و مامەڵەکردن لەگەڵیانە قورستر بێ وەکو گەورەکان بەڵام ئەم ساڵ بە ساڵ زیاتر گڕوتینی هەیە بۆ مناڵەکانی و زیاتر خزمەتیانەکە ئەویش مامۆسا مۆفەق لۆنیە کە مامۆسایەکە هونەرمەندێکە مامۆسایەکی خەمخۆرە کە بەڕێزی ئێستا خۆی لە ستۆدیۆ ئامادێ و ئەم مناڵە عزیزانش لێرە ئامادەن مامۆساگیان زۆر مامۆساگیان زۆر بەخێر بێ سەر چاوان مناڵە عزیزەکان ئەم ڕۆژ لێ پیرۆز بێ و زۆر بەخێر بێن زۆر بەخێر بێن مامۆسا با سەرەتا لە بەڕێستەوە بزانین لەم ڕۆژەیە پەیامە چییە بۆ مناڵە زۆر سپاس بۆ ئەم دیدارە جوانە و پیرۆزبایی ڕۆژی جیهانی مناڵان لە خۆمان و تیپی هونەری مناڵان و سەرجە مناڵان لە هەر شوێنێکی دنیان و بە تایبەتیش مناڵانی کورد لە هەر شوێنێک بن پیرۆزبایان لێکەین و دەستی مادوونەبوونی دایک و باوکیانە گوشین چاوی مناڵەکان ماچەکەین کە لە ڕۆژێکی ئاوا بتوانن بەردەوامی بن بە ئەرک و مافەکانی خۆیان بەرامبەر بە مناڵان پاراستنی مافەکانیان جوانکردنی ژیانیان باشترکردنی ژیانیان چونکە هەمیشە ئێمەوە دووبارەکەینەوە کە مناڵان ئایندەی گەشتی کۆمەڵن بۆ ئەگەر ئێمە بڕامان بە ئایندەیەکی جوانتر و گەشتر هەبێ ئەبێ لە مناڵە خۆشەویستانە و لە مناڵانەوە دەست پێ بکەین بۆی ئایندەی گەلەکەمان گەشتر و ڕووناکتر بێ و دووبارە پیرۆزبایی ڕۆژی جیهانی مناڵان لە مناڵە ئازیزانە کە ئێستا لە خۆ ئامادەکردنان چ بۆ دوای ئەم بەرنامەیە بۆ بەرنامەی تر و بۆ کۆنسێرتێکی تایبەتی کە سبێ ئێوارە لە شاری یاری ساعت 7:30 پێشکەشەکرێ هەر ئەم مناڵە چاوگەشانن لەوێ کۆمەڵێک گۆرانی تر پێشکەشەکەن زۆر باشە دەستیان خۆش بێ ماندوونە بەندەستی تۆش خۆش بە مامۆستاگیان بگومان تۆش زۆر ماندووی لەگەڵ مناڵە کەمە قسەمان لەسەرەوە بۆ بکە مامۆستا بزانین کارکردن لە دنیای مناڵە لەگەڵ مناڵە بۆن فێرکردنی مناڵ بۆ ئەم بابەتە هونەری جوانانە کارێکی قورسە تۆ ساڵانێکی زۆرە لەگەڵ مناڵە کارەکەی ڕاست خۆی ڕاستەکەی هەموو کارێک ئەرکومانبوون و قورسی خۆی هەیە بەڵام تایبەتیش کارکردن لەگەڵ مناڵان چونکە ئەوانیش دیسان بە کۆمەڵێک قۆناغ و تەمەنا تێپەڕن مناڵی باخچەمان هەیە مناڵی 7 ساڵمان هەیە مناڵی 12 ساڵ و دوایتریش تەبەن مێردناڵمان هەیە یان نەوجوانمان هەیە لەبەر مامەڵەکردنیش لەگەڵ ئەمانە هەر تەمەنەی هەر قۆناغی ئەبێت تۆ تایبەتمەندی خۆی و بە شێوەی جیاواز مامەڵی لەگەڵکەی بەڵام هەر بەگشتی کارکردن ڕاستە کەمێک قورسترە کەمێک هیلاکبوونی زیاترە بەڵام من بەڕێی خۆم زۆر شیرینترە یعنی کارکردن لەگەڵ مناڵە زۆر شیرینترە زۆر ئەتوانم بڵێم ئەو شیرینیە و ئەو جوانیە و ئەو بەراعەت و خۆشەویستی ئەوان من هەمیشە هەر بەردەوامم ینی ئەو سافی کە لەگەڵمان ئەو هاوڕێیانە ئەو دایک و باوک و خۆشەویستانەی کە لەگەڵمان ئەو مناڵانە بەو ئولفەت و خۆشەویستی کە لە نێوانمانە هەیە جۆرێک لە مامەڵەیەکی تەندروست و جوانمان دروست کردووە کە وای کردووە کە ئێمە هەست بە خۆشی و شادومانی بکەین لەگەڵ یان و بڕستی بەردەوامیمان هەبێ ئەوانیش لە هەمان کاتدا کە هەست بە ئارامی و بە بەخشین بکەن کە تۆ بەردەوام شتیان پێبەخشی فێریانەکەی بەردەوامی لەگەڵ یا کلیپەکەی شانۆییەکەی یانێمە لە ماوەی ئەم ساڵ کۆمەڵێکی زۆر چالاکیمان هەبووە کە زۆربەی ئەم مناڵە خۆشەویستانەی کە لێرن توانین بڵێن بەردی بناغی ئیشەکە بوون چ لە کلیپەکان چ لە گۆرانیەکان چ لە شانۆیەکان چ لە کۆنسێرتەکان بۆیە هەر لێرەوە ینی من بەڕاستی چاوی هەر هەمویان ماچەکەم دەستی دایک و باوکیانە گوشم خێزانەکانیان کە هەمیشە پاڵپشتن کە هەمیشە هاندەرن پشتیوانمانن چونکە ئەگەر ینی پاڵپشتی و هاندانی ئەوان و ئەو دڵسۆزانە نەبن کە لە کارەکانمانان ئێمە ناتوانین هیچی شێ بکەین بۆیە دووبارە چاوی هەمووتان ماچەکە ئێمەش دەستخۆشی لە تۆ کەمێکمان تۆ جێگەی شانازی مامۆستاگیان
چەند ساڵێکە خزمەت بە دنیای مناڵانەکەی دووبارە دەستە خۆش بەماندوو نەبی. دەست خۆش مامۆستاجانەوەی کە زۆر گرنگەکە ئەڵێن جیهانی مناڵ گیانێکی جیازە بەڵام گیانێکی خاوێنە، یعنی چی تۆ پێی بڵێ ئەو لێت وەرەگرێ ئەوەشەکە چەندین مناڵ لەسەر دەستی تۆ ئێستا گەورە بوون و ئەتوانین بڵین بەرهەمی خۆیان هەیە و ڕنگدانەوەی جوانتریان هەیە لە هەر بوارێکی ترابێت کە بینیانە. ئەم مناڵانە مامۆساکە لای تۆن مسێرەکەم ماشەڵا کچەکان زۆر زۆرترن، کوڕەکان بە تاقانەیان بژێرم لە ناویانە تاقانن. تا چەند بۆ نمونە دایک و باوک خێزانەکان هاوکاری تۆن بۆ نمونە لە کاتی پرۆڤەکردنە لە کاتی ئامادەبوونیانە هەندێک لە دایکەکانیش لێرە خۆیان ئەمڕۆ هاتوون لەگەڵ مناڵەکانیانە بۆی کە مناڵەکانیان بە شێوازی لە شازەکان پەیوەستکەن بە کاتەوە پەیوەستکەن بۆی کە چۆن لە لای تۆ ئامادە بێت. ڕاستەکەی هەموو دایک و باوک و خێزانەکان هەر لێرن لە خوارەوە بن لە کافتریاکەن چونکە ستۆدیۆکە بچکۆلە بوو مەجال نەبوو ئەجنام پێم خۆش بوو ئەوانیش بێن. من پێشتریش لە پرسیاری فێر خۆم ئاماژەم پێ کرد بەڕاستی من بۆ خۆم وەکو خۆشم وەکو تیپی هونەری مناڵان هەمیشە سوپاس و قەرزاری ئەوان، ینی ئەگەر ئەو هاندان و پشتیوانی و بەردەوامی ئەوان نەبێت ئێمە ناتوانین ئەو بانی بەردەوامی بە کارەکان بین، چونکە ئێمە هیچ شتێکمانە پێشکەشیکەین چه بە خێزانەکان و چه بە مناڵەکان غیری خۆشەویستی نەبێ. بەڵام هاتنی ئەوان و بەردەوامی ئەوان هەمیشە بووە بە هاندەرێکی زیاتر بۆ ئێمە. بێگومان مناڵمان لایەت ئەتوانم بڵێم نزیکەی 7 ساڵە لەگەڵ ئێمە تا ئێستا بەردەوامە. ئەمە ئەگەر خۆشەویستی خۆی و خێزانەکەی و بەردەوامی و ئەگەر پشتگیری ئەوان نەبێ ناتوانێەوە نەبمێنێتەوە. ئەنجا ئەو کاتەش تەبان ئێمە هەموو دەرگامان کرایە بۆ هەموو مناڵێک توانە و بەهرەیەکی خۆی هەبێ بێ لای ئێمە زیاتر پەرەی پێبا و گەشەی پێبا. لەبەرەوە دایمەن دەرگای ئێمە کراوە بووە، بەڵام ئەوەیە کە دانی بەداوای لێبرنەوە قسەیەکەم چونکە ئێمە ئیمکانێتی چیوامان نییە کە بۆ منە سیارەیە بڵێن ماشین و شت دابین کەین بۆ هاتوچێ مناڵەکان ئەمە گرفتێکی زۆر جار گەورەیە بۆ ئێمە. ئەنجا شوێنێکی تایبەتیمان نییە کە پرۆڤێت یا بکەین و کە کارەکان بکەین. ئەمەش وای کردوە کە زۆر جارەمە ڕۆکەینە بۆ منە قوتابخانەی حەمدی بنەڕەتی کە بەڕاستی بە سوپاسێکی زۆرە بۆ مامۆستا ڕێبوار کە هاوکارمانە و دووبارە خێزانەکان و دایک و باوکەکان کە هەندێک بەڵام من هەر ئەمە ئەگەر مەجالی هەبێت زۆر سوپاسی شاری یاری بکەم کە ئیدارەی شاری یاری کە ئەم کۆنسرتی بۆ بڵێن هاوکاریی سەرەکی شاری یاری بووە لەگەڵ ڕێکخراوی کوردستان دیالۆگ لێرە زۆر زۆر سپاسیانەکەم کە کۆنسرتەکەی سپێ ئەوارەمان لە شاری یاری بە هاوکاری ڕاستە ئەوەی جێگەی شانازی شایمە خۆمان بیکەین دەستگای میدیای کورساد وەکو تاکە کەناڵێک زۆر گرنگی بە مناڵداوە بەرنامەیەکی تایبەتی بۆ مناڵان هەبووە لە ڕابردووە هەتا ئێستاش وا زۆر خزمەت بە مناڵانەکە. ئێستاش کە پرۆگرامیکی تایبەتی مناڵانمانەیە کە هەردوو هاوکارم سامان و تەوار دەستیان خۆش بێت کە زۆر بەبێ ئەوی مادوو بن زۆر خزمەتی مناڵانەکە. ئەمڕۆ شەر بۆی کە ڕۆژی گیانی مناڵانە چالاکیێکی زۆر باشیان هەیە و چەند ڕۆژێکە خۆیانی بۆ ئامادەکەن کە کاژمێر 5 بۆ 6 بەڕێوە ئاچێکە مناڵ لای ئێمە زۆر زۆر گرنگە و گیانی مناڵ وە پەروەردەکردنی مناڵ، یعنی پەیامەکانی ئێمە زیاتر بۆ پەروەردەکردنە و بۆی کە مناڵ زیاتر لەو دنیای تەکنەلۆژیا شتانە دوورکێتەوە خزمەت بە مناڵانکە. ئێمە گفتوگۆی کەمانە بێ پێمان خۆشە بەرهەمێکی کاگەر ئامادەیە باجۆلانە بڵێ فەرموو هەست باوکی من مایکەکەی بەمێ فەرموو.
دەی چۆکڵێکی قایم بۆ خۆتان لێ بن دەست خۆش ئەی ئافەرین دەست فەرموو دەنگە خۆش بێ کچی جوان دەست خۆش بچینە لای مناڵە ئازیزانە بۆی ئەمانیش کە خۆیان پیرۆزبایی لە یەکتر بکەن بێمە لای تۆ سڵاوتان لێبێت زۆر سپاس من ماوەی 4 ساڵە لەم تیپەم منام کەزێ ڕێبازە تەمەنم 12 ساڵە دەرەچم بە پۆلی حەوت من زۆر زۆر دڵم خۆشە لەم تیپە بەشداریم و بە دڵێکی زۆرەوە داوا لە دایکوباوکانەکەم مناڵەکانیان لەم تیپە بەشداری بکەن و زۆر زۆر دڵخۆشم لەم تیپە بەشدارم دەست خۆشین کە لەگەڵمانای تۆ کچی جوان منام ژینە سەربازە تەمەنم 8 ساڵە دەرەچم بۆ پۆلی 4 چەند ساڵە لەگەڵ مامۆستا مۆسەقای تۆ 4 ساڵ زۆر دەسەشە پشکۆلەیە دەنگیشی زۆر خۆشە گۆرانی پێ بڵێن ئەدی گۆرانیەکمان بۆ بڵێن گەم لێ بوو میاو میاو وتم پیشە بە سەر چاو گەم لێ بوو میاو میاو وتم پیشە بە سەر چاو ئەزانم کە برسیتە میاو 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 فەرموو ئەوە نان و ئاو فەرموو ئەوە نان و ئاو دەستی مامۆستاکانیش خۆش بێ لەگەڵ جواناریەکان دەست خۆش خۆش پێش هەموو شتێ سڵاوتان لێکەم زۆر سپاس بۆ ئەوەی کە مامۆستا موفەق ئەم تیپەی دانا داوا ئەکەم هەموو مناڵێک لەم تیپە بەشدار بێت دەست خۆش زۆر سپاس کچی جوان چۆنی ناو چییە پەریا پەریاگیان چەند ساڵە لەگەڵ مامۆستا موفەقات و بەردەوامی زۆر نابێت هین 4 ڕۆژە ئەم تازە هاتووە بەڵام بەتوانایە زۆر باشە بە هیوای بەردەوامی ئەم ڕۆزانی بۆچی ئێوە لێرەن چی عادی پێم بڵێ بۆ ئەوەی کە هەموو مناڵ و ئەمڕۆ لە بەرەوەی ڕۆژی زۆر باشە باشین لایم کسە جوانە پێش هەموو شتێ سڵاوتان لێ ئەەکە من ناوم یانەکە یوانە تەمەنم 9 ساڵە ئەبم بە 10 ساڵ لە پۆلی 4 دەرئەچم بە پۆلی 5 کێبی بەدە ساڵ زۆرم ماوە ساڵێکی تر ساڵێکی تر لە من درێژبی ئینشەڵڵا ئەی تۆ چەندێکە لەگەڵ ئەم تیپە جوانەیە بەشداری زۆرە تۆ 3 ساڵە 3 ساڵە باشە گۆرانیەکمان بۆ ناڵێی ئادەی ئێمەی مناڵ با فێربین وەرزەکانی ساڵ بیزانین بۆ زانین پەرزە هەرزەکانی ساڵ 4 وەرزە یەکەم بەهار دووەم هاوین قوتا وەهای بۆ داناین سێم پاییز 4م زستان بیان ناسە لە کوردستان چەپڵێکی بۆ لێیان بەدەر لەوەی لانە کە ئەمانە چەند لە بواری هوەرە بە ئەکتەریشن ئەومان بیر نەچێت چونکە شەڕیشەکەن لەوەی کە کۆنسێرتیانێ گۆرانی ژاڵێن بەڵام سری چەند بە شێوازێکی جوان قسە بۆ ینی پێش هەموو شتیاڵە سلااو لێ بێ چەند خۆشە مناڵ فێرکەیکەم ئەم شێوازەی تیاێ لە قسەکردە سلااو لێ بێت سلااو لە تۆش پێش هەموو شتێک سپاسی کەناڵە جوانەکەی کورسات و مامۆستاکە زۆر زۆر سپاسی تۆکەین ئێمە چیترە هەیە من ناوم گیانە کورتیە ماوەی 4 ساڵ لەم تیپەم قسەکەی چی پێشکەشکە یعنی بۆ نمونە گۆرانێکیشتان پێشکەش گۆرانی زۆر خۆشحاڵین ئەمڕۆ دەمە و بەیانی دایکم بەرچایی هانی منیش زۆر سپاسم کرد ئەوە ماچیتیا ماچم کرد دەستەکانی ماچم کرد دەستەکانی دەست خۆش گیانە دەستی دایکی ماچەکە هەر بۆ هەر لە گۆرانەکەی ئاوا دەستی دایکە ماچەکەیان بەڕاستیش دەستی دایکە ماچەکەی کە خواردنێک خۆش یارمەتیشی ئەیت ئەفەرین دوای لێ پرسیم زۆر باشە بەر لەوەی ئەم کچە جوانە قسەمان بۆ بکە مامۆستا بۆی ئێمە و بینەرانیش ئەزانی کامڕۆ لەگەڵەوەی ڕۆژی جیهانی مناڵانە ڕۆژێکیشە بۆ دایک و باوکان بۆی کە بتوانن چۆن بەرپرسیارەتی مناڵەکانیان هەڵەگرن کە زۆر گرنگە ئێستا ئەم مناڵە ئازیزانە لای ئێمەن و هەمووشیان دایکیان یا بەخ باوکیان لێرە لە دەستگای میدیای کورساتە ئێمە ڕێز و خۆشەویستیمانەیە بۆ ئێوە پەروەردەکەی ئێوە شەکەوای کردو ئەمان بتوان بەم شێوازە و بەم تربێتە جوان و پەروەردە جوانەوە خۆیان گۆش بکەن و بتوان لە بوارێکە لە بوارە هونەرەکانە خۆیان ببینن ئەنجا ئێمە بەردەوامە بین بۆی بزانین ئەم کچە جوانەش خۆیمان پێ بناسێنێت
تۆ ناوچیە؟ پێش هەموو شتێ سڵاوتان لێبێ من زۆر سپاس مامۆستا فەق و پشتی کامێرا و ئێوەژەکەم کورساتیش اینجا من ماوەی 7 ساڵە لەم تیپەم 7 ساڵە بەردەوام هەر ساڵی من 1 ساڵێ لەگەڵ اینجا من سەبەر هەمێکم بۆ ئامادە کردو فەرموو کۆتراس پیشگمانی گەنمودانم بۆ هانی کۆتراس پیشگمانی گەنمودانم بۆ هانی قرد قرد خواردی بەزان و قرد 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 فڕی بەرە و ئەسمانی فڕی بەرە و ئەسمانی ئای دەستخۆش خۆش بێ هەردووشی کچی جوان ئەگەرە هاوڕێکتان گۆرانی و دەتوان چاپڵی لەگەڵ لێبن چۆن خۆتانە پرۆڤ باشە؟ منام ئانا یوسفە تەمەنم 7 ساڵە چەند ساڵە لەگەڵ مامۆستایە؟ ئەم ساڵە لەگەڵیم 1 ساڵە؟ 1 ساڵە لەگەڵ گۆرانی تایبەتی خۆتە هەیە؟ کاتە دەنە زۆر خۆشە تو عادی گۆرانێکمان بۆ بڵێ بەهار نەما زستان هات هین زستان نەما بەهارە خۆشی بۆ گوند و شارات بڵبوڵ دەی بەمرادی دەخوێنێ ئازادی بەپولە بۆم چڵ دڵچڵ دەچن بۆ سەیران و گوڵ جوانم دەشتە کوردستان وەکو بەهەشتە خۆش گەوتم تۆ بڵێ وەرزەکان گۆڕانکە چوانە بوو بێتەوە ئێستا کامیان لە پێشەوەی بەهار یا پاییز یا زستان یەکەم کامیانە بەهارە ئافرین چی جوان چۆنی؟ سپاس دەکەم پێش هەموو شتێ زۆر خۆش بوو سپاس بۆ بەرهەمە جوانی پێشکەشت کردین سپاس لێوەکەم و سپاس بۆ کەناڵ جوانەکەی کورسات دەکەم ڕۆژی جیهانی مناڵانیش پێرست بێ لە هەموو مناڵانی هەرێمی کوردستان مناوم پیانۆ هێرشە تەمەنم 10 ساڵە باشە تۆ خاوەنی دەیەکی زۆر خۆشی زۆر سپاس دەکەم یەک گۆرانی تایبەتی خۆتەیەیان گۆرانی زۆرم هەیە زۆر هەیە زۆر باشە چەند ساڵە لەگەڵ مامۆستا مۆفەقا بەردەوامی 5 ساڵە ئەکتەرێکی زۆر باشش ئەکتەرێکی زۆر باش گۆرانێکیشم ئامادە کردوتان بەتەم فەرموومان بڵێ بە خۆشحاڵیەوە ئەم شەو فریشتە هات مژدەی دامێ مژدەی دابارینی بەفری دامێ بەفر و فریشتە و مناڵ بەیانی یەک دەگرن بۆ یاری و بۆ گۆرانی بەفر فریشتە و مناڵ فریشتان بە پولەکانی ناو ئەم بەهاشتان خۆش بێ سپاس بۆ تۆ سەرکۆبەر لەوەی کە بچینە لای مناڵەکانی تر با بەرهەمێکی تر ئامادە بێت دواترین و قسە لەگەڵ باشەکەین باشە مایکەکەمان بنێ کێ گۆرانیمان بۆڵێ مامۆستا سوەکە کامتان بوو دەی نشینگەیە وەرە هەست باوکی من وەرە مایکەکە بەرە دەی حازر بن فەرم گوڵن گوڵ
دەستان خۆش خۆش بێ بێ کوڕی هەر جوان مایکەکە بە هاوڕێکەت بیە بەم دەست خۆش دەستان خۆش بێت خۆش بێ. ئەو کاتەی ماومانە تۆزێک بە خێرایی بۆی کە هەمووتان بتوانن قسەی خۆتان بکەم باش نییە؟ کەمە گۆرانی کەم زۆر سپاس. کەنەوە باش سەرەتا زۆر دەستخۆشی لە مامۆستا مۆفەق و دەستخۆشی بۆ میوانداریە جوانەتانەکەم. من 2 ساڵە لەم تیپەم. من ناوم تاوی ئەحمەدە لە دەرەچم بۆ پۆلی حەوت. باشە شتێکم ئەمەوێ گۆرانیەکتان پێشکەشکەم. باش هەر کەوتیانم ڕۆیەکی حوزەیرانە چاکەزانم کەوا ڕۆژی مناڵانە وەک بەپولە و گوڵی ڕەنگین تێکەڵەبین بە دڵخۆشی بۆ کۆنسێرت و ئاهەنگەچین. دەست خۆش سپاس. ئەم کوڕی جوان کوڕە بەخێر بێ. سڵاتان لێبێ سڵاو لە تۆش سپاسی کەناڵە جوانەکەی دەستگای میدیای کورساتەکەم سڵاو لە تۆش ڕۆژی گیانی لە هەموو مناڵانی جیهان پیرۆزیان لەکەم. تەمەنم 13 ساڵە دەرەچم بۆ پۆلی حەوت. نام ئارینای ساڵە لە ئەم تیپە جوانە ساڵێکە. تەمەن درێژ بی دەستە خۆش بێ. سپاس لەگەڵ لەوێ. سپاس بۆ تۆ کوڕی جوان بەخێر بێ. سڵاو زۆر سپاس. جارە سەرەتا سپاسی کەناڵە جوانەکەی دەستگای میدیای کورساتەکەم کێمەی بانگێش کردو بۆ خێر ئێرە. بێن. من ناوم هێوەن چێنەرە دەرچووی پۆلی هەشتم تەمەنم 13 ساڵە گۆرانی خۆمم هەیە و 7 ساڵی شەلە تیپەکەی مامۆستا مۆفەقم. زۆر سپاسی یەکەم کە وا پشگیری ئێماکات و هەوڵ و ماندووبوونیکی زۆرمان بۆیە بۆ ئایندێکی باش. دەستان خۆش بێ. دیجار ئەکتەرێکی باشە ئەکتەرێکی زۆر باشە و دەنگیشی زۆر خۆشە. لە بەشی دۆبلاژی کورساتیش بەشداری کردووە لە کۆمەڵە کارە ئێمە دەستخۆشی لێەکەین پڕ چالاکی زۆر سپاس. کاتە دەستە خۆش بێ. سڵاتان لەبێ من نام سۆناتایە و ڕۆژی جانی مناڵ لە هەموو لە پیرۆز بێ و من 8 ساڵە لێرم لە 4 ساڵی و لێرم ئێستا 14 ساڵم و بەرهەمی خۆم هەیە نزیکی 15 بەرهەم هەیە اینجا تا دەستە خۆش بێ زۆر بەخێر بێ. سەرەتا سڵام من ناوم نمەیە سپاس 3 ساڵە لە تیپی هونەری مناڵانم. سپاس مامۆستا مۆفەقیشە. تۆزی دەنگتان بەرزکەنەوە و گۆرانی بۆم بۆڵێ دەستە خۆش بێ بەخێر بێ. سڵاوتان لەبێ من ناوم نارینە لە 4 ساڵە لە تیپی هونەری مناڵانە. ئەی تەمەند خوا بەخێر بێن. باس چۆنی من ناوم ئێمە باشین تۆ چۆنی؟ چۆنی من ناوم تەنکە جەوهەرە لە پۆلی سێم دەرەچم بۆ 4 دەرچووی کارتان وەرگرتووە؟ دەرەچم بۆ پۆلی 4 ئینشەڵڵا دەرەچی تەمەند درێژ بێ. چەند ساڵە لەم تیپە جوانێ؟ ساڵ نییە لەوانێ 5 ڕۆژ بێ بووم. 5 ڕۆژە؟ دەمێکە لێر سڵاتان لێبێ من ناوم لێوانە و سپاسی مامۆستا مۆفەق و سپاسی ئێوەشەکەم. سپاس بەخێر بێ. من نزیکەی 7 ساڵم تیپەیە و بەرهەمی خۆتە هەیە؟ نە. لە هیوادارین مامۆستا وەری مۆفەق نواندنا زۆر باش زۆر باشە. دەستە خۆش بێت تەمەند درێژ بی مایکەکە بە هاوڕێکانە بێرەوە بەوەی ئەی باشە تر لەو سەرەوە بێت بێ بە هاوڕێکەت باشە بۆ یاوە بەڕیز بێت بۆ لاتان. سڵاو من ناوم شیراز عەبدوڵڵایە ماوەی 2 ساڵە لێرم دەمەنم 10 ساڵە دەرەچم بۆ پۆلی 4. تەمەند درێژ بی بە هیوای بەردەوامی دەمایکە بە بۆ بێ بۆی هاوڕێکەی پێناستە. سڵاو پێشەم شتێ سپاسی کەناڵە جوانەکەتانەکەم و من ناوم کیژە سەربازە. زۆر سپاسی مامۆستا مۆفەقیشەکەم کە ئەوە بۆ نزیکەی 2 مانگە یارمەتیمانەیە و لەگەڵمانە خەریکە تاواکو بتوانین ڕۆڵێکی جوان بۆ بینەران پێشکەش بکەین و ئێمە لێرین تاواکو یادی ئەم ڕۆژە جوانە بکەینەوە و من گۆرانیەکەم بۆ ئێوە حازر کردووە. جابەر لەوەی گۆرانەکەمان پێشکەشکی بام پرسیارێک لە تۆ بکەم. دایک و باوکت خێزانەکە و چەنە هاوکارتن بۆی کە تۆ لەم تیپەیە بەردەوام بیت و بتوانی بیت و بەرهەمی خۆتە بێ. دایک و باوکم زۆر هاوکارمن و ڕێگریم لێ ناکەن بە تایبەتی دایکم کە هەمیشە لەگەڵمە. زۆر باشە فەرمۆستاتوان گۆرانەکەشمان پێش. وا ڕۆژی مناڵانە گشت و خۆشین بەجارێ نم بارانی شادی بەڕووماندا دەبارێ ئاهەنگ و فستیڤاڵی موزیک و گۆرانیە چونکە جیهانی ئێمە پڕ لە خەون و جوانیە.
خۆش بێ زۆر زۆر خۆشە دەیەکی زۆر تایبەتی هەیە بەڵێ گۆرانی خۆی زۆر باش دەی زۆر خۆشە تەمەند درێژ سلام نام ئەوی شەماڵە و دەستخۆشیتان لێکم بۆم کەناڵە جوانە و من نزیکەی 4 ساڵ خەریکە ئاگاتە 5 ساڵ لەم تیپە جوانیان ئەی تەمەند درێژ درێژ بێ سپاس بۆ تۆ پێشەکی سڵاوتان لێکم سلااو لە تۆش ئاوا زۆر لێرانەیە ناوم ڕەند ڕێبات ماوەی 5 ساڵە لەم تیپەم و دەستخۆشی لە مامۆستا مۆفەقەکەم ئێمە دەستخۆشی لە تۆ دوو مانگە هاوکاریمانەکە ویلاک بۆ بەدەستمانە هەر دوو مانگ نییە هەموو تاڵێ 4 ساڵ 5 ساڵ بەبەست ئەوەی ئەم دوومانگە بۆ کۆنسێرتەکە بەرهەمێکیشم بۆ ئامادە کردو فەرموو ئەمڕۆ دەمە و بەیانی مام کەڵە شێر قوقانی لە خەو بە ئاگای هێنام قوق ددانم شت بە جوانی دەستەکانە خۆش بێ سپاس بۆ تۆ پێشەکی سڵاو و ڕێزم هەیە بۆ مامۆستا مۆفەق و کەناڵە جوانەکەتان من نام سارە سیروانە دەرچووی پۆلی 6 10 ساڵم وابم بە 11 ساڵ یاخوا تەمەند درێژ بی مایکە بە بۆ کچە جوانەی تر ئەوە بۆیە زۆر ناتان دوێنین کاتی پرۆگرامەکەمان کەمە من ناوم ڤانیا کاوانە لە پۆلی 5 ئەم ساڵ بێتەوە چم بۆ 6 11 ساڵم ئەجا زۆر سپاسی مامۆستا مۆفەقەکەم کە خۆی لەگەڵ هیلا کردین و ماندوو خۆشی ماندوو کرد کە ئێمە لەم تیپە بەشدارین سوپاسی کەناڵەکەشتانەکەم سەرەتا سڵاو من تینا شۆڕژ ماوەی 2 ساڵ لە تیپی هونەری مناڵانی سلێمانیم ڕۆژی جیهانی مناڵان لە هەموو مناڵانی جیهان پیرۆزەکەم و بە تایبەتی مناڵانی کوردستان و بە تایبەتر مناڵانی فەڵەسی کە ئەم ساڵ بنێتە قوربانێکی زۆر زۆر داوا لەخوای گەوراکەم کە چیتر نەبنە قوربانی مناڵانی جیهان و داواکار نەدایک و باوکان و حکوومەت کە مافی مناڵ بپارێزن چونکە ئێمە جلێکی زۆر سەرکەوت و زیرەکین دەتوانین لە دوا ڕۆژە وڵات بەڕەوە بێن و زۆر سپاس توانانە هەربژیت دەستخۆش سڵاو لە کەناڵ جوانەکەی کورساتەکە جوان کە جوانە چەند ساڵە لە گەڵمام 2 ساڵ لە تیپی مناڵانی سلێمانی 2 ساڵ خوشکی پیانۆیە خوشک و بران وردەوردە ترکە ینی بێت لە ئاسیشی دوای 6 ساڵ ئێمە تقریبا یێتە تیپۆ لای ئێمە زۆر چاکان گەورە تۆ گەورەتری لەو ئاگاو لێ بێت بۆ تۆ دەنگی خۆشە گۆرانی زانێ دەگۆرانێکمان بۆ گۆرانێکمان بۆ بزانانی وایە دای کلیپە بۆکەین دەی لە ڕووی نێڵ لەم کاتا هیچ شتێکی پیانۆ بڵێ ئەوانەی پیانۆ دەی قەیناکە دەی قەیناکە دەی بۆ کاتێکی تر باش قەینادەی چەپڵێکی پێشتا مۆ شتێ بەخێر بێ من 2 ساڵە لای ماسامەوە بیرە نەچێت وەڵا بیری چۆ سەمپورەکانی لەگەڵمان و دەوری ڕێوی هەبوو ئەوێ ڕێویەکەمان بۆ بکە ئەوێ ڕێویەکە چی دەکرد جوانە بیرماوە بەڵێ ئادەی ئەوەی ڕێوەکە بوو هەساری سەفرەکان بوو من ڕێوەکە بوو ڕامە کرد شتێک ئاو بە شوێنمە ئەیگرتم هەڵیەگرتم بەخێر بێ کوڕی جوان تەمەند درێژ مایکەمان بوو بۆ کچە جوانێک زۆر جوان بووتی هەمووشی لەبەر کردبوو ئێستا بیری من نازگوڵ ئازادە تەمەنم 9 ساڵ ئەبم بەدا پۆلیسم دەرەچمە پۆلی 4 من زۆر دڵخۆشم بۆم تیپە سپاس لە مامۆستا موافقەکەم ئێمەش سپاسی ئێوەکەین سپاس بۆ موتان سپاس بۆ پەیامە جوانەکانتان چۆپڵەیەکی قایم بۆ خۆتان یاخوا تەمەند درێژ من ئێمە ئەمڕۆ زۆر دڵخۆش بووین کە ئێوەمان لەلا بوو دووبارە ئەمڕۆ ڕۆژی جیهانی مناڵان و جژنی مناڵانتان لێ پیرۆز بە هەر ئاوە بە خۆشی و بە شادیتان بینم هەمووتان قسەتان کرد وابزانم وانە باشە ئێمە پرسیارمان ماوە لە مامۆستا بەڵام بەرهەمی کەمان پێشکەشەکەن ئەمە ڕۆژی ئێوەیە فەرموو نەسن سۆناتە
گرمێنێ ترپەی بارانەهێنێ وەک دەرمی زەربوودەهۆ دێتە گوێم شەپۆل شەپۆل لاویشە گرمێنێ ترپەی بارانەهێنێ وەک دەرمی زەربوودەهۆ دێتە گوێم شەپۆل شەپۆل کە بێ بە بەفرانم خرما خرم دێتە گوێم ئەوزا هەستەکەم من خۆم بۆ سروشتم مایسترۆم کە بێ بە بەفرانم خرما خرم دێتە گوێم ئەوزا هەستەکەم من خۆم بۆ سروشتم مایسترۆم کە بێ بە بەفرانم خرما خرم دێتە گوێم ئەوزا هەستەکەم من خۆم بۆ سروشتم مایسترۆم کە بێ بە بەفرانم خرما خرم دێتە گوێم ئەوزا هەستەکەم من خۆم بۆ سروشتم مایسترۆم بۆ سروشتم مایسترۆم بۆ سروشتم مایسترۆم یان خۆش دەستخۆشتی جوان زۆر سپاس دەستخۆش هەربمێنی سپاس بۆ ئێوە مامۆستاجیان بێنەوە لای تۆ ئێمە ویسمان هەموو ئەمڕۆ کاتەکە زۆری بین بە مناڵان چکە ڕۆژی زۆر من حەزەکەم باسی بکەین لەگەڵ هەموو بەرهەمە جوانانەیە خۆکاری میوزیکی بووەکەی چەند کەسێکیش هاوکارت نێمە دەستخۆشیش لەوانەکەین لەگەڵ ئەم مناڵانەیە بوو نمونە کۆنسێرتێکتان ساز کردووە تا چەند گرنگە ئێوە بە شێوازە لە شێوازەکان پاڵپشتێکی باشترتان هەبێ بۆی کە بتوانن شتی باشتر و باشتر پێشکەش بکەن خۆی بە دڵنیایی تاوەکو پاڵپشتی زیاتر بێت لە ڕووی مادیەوە لە ڕووی معنەویەوە تۆ کارەکانت باشتر و ئاسانکاری زیاتر بۆ ئەبێ بەڵام ئەمەش نابێتە هۆی ئەوەی کە بۆستی ینی ئێمە جاریوە هەبووە و ڕەنگە ئەوانی کە لەگەڵ مابوون لە شانۆیەکانە لە ئۆپەرێت و لە کۆنسێرت و لە شتەکان گەواهی قسەکانم بن کە گەیشتۆتە ئەوەی کە ئیتر بۆستین لە ئیشەکە ینی لە ڕووی مادیەوە لە ڕووی معنەویەوە لە ڕووی شوێنەوە لە ڕووی پێداویستیەوە بەڵام توانا و بڕستی خۆمان بەهرەی خۆمان توانای خۆمان خۆشەویستیمان بۆ ئیشەکە و بۆ مناڵان وای کردووە کە نەوەساوی ینی بڕا بکە تەنها ئەو سحری ئەم ئیشە هەر ئەوەیە تۆ کە عشقی شتێک بووی ئەم شتە کە عشقی تێرە چێتە ناو خوێنەوە چێتە ناو هەموو جان یان ئێستا عشقی هونەری مناڵان ئێمە لە خوێنمان نەماوەتەوە بۆیە وای کردووە کە ئێمە بەردەوام بین بە هەموو هەبوون و نەبوونێک بەڵام ئەگەر پاڵپشتیش باشتر بێت شوێنت هەبێت هاوکاریت هەبێ لە ڕووی مادی و معنەویێت تۆ کەسانێکی کە هاوکارت بن ئیشەکانت ئاسانترە بێ ئەو کاتە ڕاکە کەمە بێتەوە سەرقاڵی کارەکانە بەس ئەمە یەک سوپاسی تایبەتی هۆبەی چالاکی هونەری قوتابخانەکانی پەروەردەی شارباژێڕمان کە بەڕاستی ئەم سێمادی ئەخیر کاک هەردی عەلی ئەو بە سەلیقە جوانەکەی خۆی بڵێن مادەکانی بۆ تۆمارکردین بۆیە بە بیرم نەچێت زۆر سپاسی بکەم زۆر باشە ئەوە ئەرکیی باش بوو ئەرکیی زۆری چێشا لەگەڵمان دەستی ئێش خۆش بە دەستی هەمووانە خۆش بە کاوکاریتانەکە مامۆستا لە کۆتاییە ئەگەر دایک و باوکی حەز بۆ بکەن سبێنێ مناڵەکانیان بێنن بۆ کۆنسێرتە لە کۆتاییە دووبارە شوێنەکە و کاتەکەی بڵیتەوە بۆی کە هەر بە زۆر زۆر بە خۆشحاڵیەوە هیوادارم سبەی ئێوارە ڕۆژی یەکشەممە 2/6/2024 کاتژمێر 7 ئەمە کۆنسێرتەکەمان هەیە لە شاری یاری هەر لە شاری یاری لە پتەمە پارکی ئازادی کە داخڵە بیت کۆنسێرتەکە لەوێ باخچەیەشی گەورەی سێج و شت ئامادە کراوە هیوادارم جابابیرمان نەچێمە مامە پیرشمان میوانداری کردووە بە دوو گۆرانی زۆر خۆش و تایبەتی بۆ ئەویش بڵێ ئامادە ئەبێ و مناڵەکانی خۆشمان ئەمان تقریبان 12 گۆرانیمان ئامادەیە زۆربەی گۆرانی نوێە و تازەیە دەستان خۆش بێ سەرکەوتوو بن منیش پێم خۆش بوو لێرەوە کە ئێمە ژۆک و کورسات کۆمەڵی دیاری زۆر سادە و جوانمان بۆ ئامادە کردوون دواترە تانەینێ و پێشم خۆشێرەوە سپاسی مناڵ پارێزی کوردستان بکەم کە گۆڤاری پەپولەی پێشکەش بە ئێمە کرد کە لەم ڕۆژای بین بە دیاری بەم مناڵە جوانانە کەم گۆڤارش بۆ خۆی سوود و تایبەتمەندی خۆی هەیە بۆیە ئێمە دەستخۆشیان لێکەین کە ئەوانیش مادوونە ناسانە هەمیشە هەوڵێن لە خزمەتکردنی منداڵان و بەبێ جیاوازیش هەموو مناڵان بەگشتی و ئێمەش لێرەوە سپاس بۆ ئێوە جارێکی تر پیرۆزبایی لەسەر جە مناڵانەکەین و بیریشمان نەچێ ئەمڕۆ جارێکی تر ئاماژەی پێپەینەوە لانە لەوەی کا دەستگای میدیای کورسان بەشی مناڵان کە ئەمڕۆ پرۆگرامێکی تایبەتیە بێ بۆ خزمەتکردنی مناڵان ئێمە هیچمان نەماوە ماڵاوایی لە ئێوە ئەکەین دڵخۆشین کە ئەمڕۆ ئەم هەموو مناڵە جوانە لە ئێمە ئامادەیە و سپاس بۆ دایک و باوکیان بە دوایین بەرهەمی ئەوان کۆتایی بەوە
پرۆگرامی ئەمڕۆمانەین دووبارە سپاس بۆ تۆش مامۆستا سپاس بۆ ئامادەبوونی دەستان خۆش بێ دووبارە ڕۆژی جیهانی مناڵانتان لێ خۆم پێم پیرۆز بێ خۆشە بۆ مناڵان و ئەمانی پێشکەشکەم زۆر باشە دەستان خۆش بێ و خۆشەویستان لای ئێمەوە ئومێد دەکەین هەموو لایەکتان تەندروستێکی باشتان هەبێ و ڕۆژێکی خۆشتان هەبێ بە کۆتا بەرهەمی ئەم مناڵە جوانانە کۆتایی بە پرۆگرامی ئەمڕۆیانی هەرشاد بن هەست فەرمو ئێوەی مناڵایندەی گەشی کۆمەڵن هەموو گەشی کۆمەڵن هەموو ئێمەی مناڵایندەی گەشی کۆمەڵین هەموو گەشی کۆمەڵین هەموو بڕێ لە بەهرە و هیوا و خەون و خۆزگە و ئارەزوو خەون و خۆزگە و ئارەزوو بڕین لە مەهرە و هیوا و خەون و خۆزگە و ئارەزوو خەون و خۆزگە و ئارەزوو بێوە شانۆی ژین ڕەنگە و ڕەنگ و شیرینە بە ئێمەوە شانۆی ژین ڕەنگە و ڕەنگ و شیرینە ڕا لە قاقا و خەندە و هەر خۆشی پێکەنینە هەر خۆشی و پێکەنینە بڕۆن بۆ هەر جگایەک شادی لەوێ میوانە شادی لەوێ میوانە ڕۆی بۆ هەر جێگایەک شادی لەوێ میوانە شادی لەوێ میوانە سیمای دڵگیریەوە هەتاکو بڵێ جوانە هەتاکو بڵێ جوانە سیمای دڵگیری ئێمە هەتاکو بڵێ جوانە هەتاکو بڵێ جوانە ئەڵێی خەرمانی گوڵن هێندا بێگەرد و پاکێن ئەڵێی خەرمانی گوڵی هێندە بێگەرد و پاکین بنیاد نەری کۆمەڵگە و ئایندەی گەل و خاکێن بنیادەری کۆمەڵگە و ئایندەی گەل و خاکین ئایندەی گەل و خاکێن